فیلمی سینەمایی Where is the Land لە هەولێر نمایشکرا و بەردەوامیشی هەیە. ئەم فیلمە لە زۆرێک لە فستیڤالە جیهانیە گەورەکان نمایشکراوە و هەروەها پاڵێوراویشە بۆ وەرگرتن و بەدەستهێنانی چەندین خەڵات. بە ئامادەبوونی ژمارێک لە هونەرمەندان و دەرهێنەر و ستافی فیلمی Where is the Land و دوای بەشداریکردنی لە ژمارێک فستیڤالە نێودەوڵەتیەکان جارێکی تر ئەو فیلمە سینەماییە لە هەولێر نمایشکرایەوە. فیلمەکە باس لە پارچەکردنی کوردستان دەکات، ئەویش لە ڕێگەی چیاکان و هەروەها لە ڕێگەی چەندین مەینەتی و چەرمەسەری پڕ لە ئازار و هەروەها چەند چیرۆکێکی جیاواز لە زاری چەند گەنجێکی کوردەوە. شاخوان باکە بەسەر سپێک بۆ دابەشکردنی حاضری ئێمە لەگە بەڕێوەبەرایەتی سینەمای هەولێر تەنسیقێکمان کرد کە پارساڵێکەشەو تەنسیقەمان هەبوو و پەیوەندیە بووی کە وەرزی سینەما ساڵانە لە سنتەری ئاڵان نمایش بکرێتن بەناوی وەرزی پاییزەیە. ئەم نمایشکردنی فیلمانە بۆ ئەوەیە کە جوڵەیەکی سینەمای ساڵانە لە سنتەر هو لە هەولێر بدەینەوە سینەما بە نمایشکردنی و فیلمانێکی هەیە فیلمی کوردی ڕەنگە فیلمی دیکەشی بیانیشی بەدووادا بێتن. پرۆگرامەکەش وایە جگە لە نمایشکردنی فیلمەکان دیبێت و سیمیناریشی بەدووادا دێتن هەر قسە و باز بێ لەسەر سینەما. ئامان سەرەکیمانەوە بوو کە جوڵەیەکی تۆزێک بدەین بە سینەماکاران حەزەکەین تەراکمێک هەیە. لە بەردەم بەرەتەوەی بووندا بۆ نووسەر و زمانزان